وەختتان وەخێر خەڵکە کوردوار، ئومیدوارم لە هەر کوێهان ساخ و سەلامەت بن. چەند ڕۆژ پێش دیبەیتێکمان هەبوو کە وعدەمدا تیکە تیکە گەلێک لەو دیبەیتە بکەمەوە. ئەوەی کە ئێمە لە کامە جەهانە ژیانەکەین و ئێمە چەندێک تێگەیشتوویمان و حاڵیبوونمان لە دنیای ئەمڕۆ حاڵیبوونێکی دروستە. بە تایبەتی ئەوانەی کە هاتگنە ئوروپا و وڵاتانە تر دنیا چەندێک تەجروبەی ئەم زندگیەکەیکەن، تەجروبەیەکی واقعیە، چەندێک تەجروبەیەکی دروستە و ئەم تەجروبە دروستە ئەتوانن انتقاڵی بدەن. والتر بنیامین وەختی خۆی وتی مرۆڤ دنیای ئەمڕۆ مرۆڤ بێ تەجروبەس و انقطاعێکی تاریخی کردگە لە تەجروبیاتە ئینسان گۆزەشتە. ئەمە تا چه حدودێک نمود و نەمادی هەست لە ناو زندگیە ئێمە. لامان کاتدا ئێمە شاهدین کە لەگەڵە متەفەکرێکی فەڕەنسەوی بەناوە میشل فۆکۆ کە معتەقدە تاریخ نەسەیرێکی خەتیە، نەغایەتێ تەعقیب ئەکات، نە عمقی هەست بەڵکو مەسائل وانە سەتحە و بەڵکو تاریخ تەکنۆلۆژیە قدرەتە. میشل فۆکۆ معتەقد نییە کە ئەوەی کە اتفاق کەوتکە لە دنیای غەربە دلیلی ئەوەسە کە ئێمەیە ئینسانتر بووگین و ئێمەیە ئینسان لە ئینسانتر بوون خۆمانە بەڕەحمتر و بەبەزەیتر و گەورەتر بووگین، بۆیە دڵمان بۆ ئاژەڵ و بۆ مەڕووماڵات و بۆ دار و بۆ هەنگ و بۆ ئەم جۆرەشتانیشە ئەسوودێت. بەڵکو میشل فۆکۆ لە کتاوە مراقبەت و تەنبیهی خۆیان یەکەم جار بە مەسئلەیە ئیعدامە کەسێک کە سوء قەست ئەکا بە گیانە پادشای فەڕەنسە دەست پێ ئەکات و نەمایشە ئیعدامێک کە لە تیکە تیکەکردن لەشی بە واسطەیە کێشانی تەوەسوتە ئەسب اتفاقەکە فێ. و فۆکۆ معتەقدە کە ئەمە نەمادە قدرەتە حاکمیەت نییە، بەڵکو حاکمیەت زەعیفە، بۆیە نەمایشە قدرەت ئەدات و حتا تێتە بەرەو فێر ئەون کە قدرت دەرونیت بکەن و کنترۆل بەسەر زێهنا بەسەر لەشا دابنێن و ئەوەی کە تۆ ئیمڕۆ ئەیوێنی لە چوارچێوەی زندان، لە چوارچێوەی دەرمانگا، بیمارستان، تیمارستان، مەدرسە، کارخانە، قدرەتە ئەمیقە دەوڵەتە کە نەهادینە بووگە و دەرونی بووگە لە ناوە ئینسانەکانە. و ئەو معتەقدە کە جامعەیە کە دروست کردیاگە بە کۆپیەک لە زندانە جەرمی بنتهام دروست کردیاگە. ئەمە لێو دوا ئاگامبنی شتێت بەحسە ئوردوگا مشەخەسەکاتەوە، بەحسە وەزعیەتە تعلیقە قانونیە کە والتر بنیامین و کارل شمیت باسی ئەکەن مەترەحیەکە. خب ئەمانەی کە منوتم بەبانەی تەئۆریکە کەسانێکن کە لەم دنیای غەربە تا حدودی چاویان بەم شتانە خشان دەگەن. با من بێمە حەوزەیە ژیانە ڕۆژمەڕەیە ئێوە. ئەمانەی وا هاتگنە ئوروپا بە فارس و بە تورک و بە کوردە ئیتنیکی و فارسە ئیتنیکی و عەرەب و ئەمانە مشتێک گەلحۆن وا گزارشێکی دروست لە زندگیە کە ئیکە نایدەن. ئەمانە وەنە کێ وەنە باواکانە ئێمە و بابەکانە ئێمە دەورە 50-60 ساڵ 70 ساڵە پێش وا کۆرپۆرێشنە ئێرانی و عێراقی و تورکی وەختی باڵی ئەدا بەسەر ئەم سەرزەمینە ئێمە تەسلیم بوون و ماقماقێ ئەنواری. مەسەڵەن چاویان وە تراکتۆر کەوت و چاویان وە ماشین کەوت و چاویان وە کالای غەربی کەوت و چاویان وە حەمام کەوت و بڕە چت کە نەیان بوو ئەوسا لە پڕێکان نسیبیان بوو ئاسایشێکیان چاو پێکەوم. جا ئەمانەی وا لە خاوەرەمیانەتێن یا برسیانە یا دنیای غەربە بە تایبەتی ئەم کۆنە کۆمەڵی و دیموکراتی و ئەمانە تەماشا ئەەکەی سەرسپوردەیەکی سیستەمە دنیای غەربن، چۆن ماڵێکی سۆشیالیان پێئەدەن و ماڵێکی شارداری ئەگرن و حقوقێک ئەگرن و سکە هەمیشە برسیان تێر ئەوێت و کار ناکەن و تۆزێک کارە ڕەش ئەکەن و ئەزانە هاتگنە بەهەشتە بەرین. عاشقە ئەم سیستەمە و ئەم حکوومەتاون. ئەو اتفاقی وا بەو باوەکانمان کەوت. وەلێ لە نەسڵە جەدیدیانە اتفاقێکە کەفێ. ئەمانەی وا لە نەسڵە جەدیدتێن لە دنیایەکا زندگی ئەکەن کە بەهاو ئەرزشە ئینسانی نەماگە، پوڵ محوەرە، سوود و منفعەت حاکمە و اتفاقێکە کەفێ.
میشل فوکۆ ئێژێت اتفاقێکە لە دنیای غەربا کەوت کە زهورە تیمارستانی بە شوێنەوە بوو، زهورە ئینسانە ڕاشناڵ عقلگەرا بە عقڵ منفعت تەڵەب بوو. لەذا جامعەی غەرب ئەو ئینسانەی کە لە منطقە عقلی و منفعتگەراییە ناخوات بە ئینسانە نۆرماڵی نازانێت، بە شێتی ئەزانێت. بۆیە تێ لە کتاوە جنونا کەشتیە دێوانەکان مەترەحەکە. ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی مرۆڤێک کە تۆ نەتوانی بیخوێنیتەوە. مرۆڤێک کە تۆ نەتوانی بیخوێنیتەوە ئەو جار ئەدواتە سەر تەبارشناسی ئەخلاق نیچە. لە تەبارشناسی ئەخلاق نیچە ئشارە بەوە کاکە یەکەم ارتباطە فيما بین ئینسانەکان رابطەی قەرزار و قەرزدەرە. ومعتقدة تمام أرزشكال أخلاقية جامعية مسيحي تربية كرة مروفيك كأتواني خوي زامني دانوي قرزكاني خوي بي لذا وفا ترحم صداقة راست بيجي أمانة وأمين داري حيتشيك نية إلا أويك اعتبار لتوادرو سكات كمشخصي أكاتو تو أتوانيت قرزكان خود بيديتو خود زامن قرزكان خود بيد أم ديار دي قرزارية حتى لزوان إيمي شاهز كاورا رفتاركي جن أكابران بر بكسي كيتر جيكاك بو أقسم تكاكي خو قرزارنية توجه أوكي بويا ئەوەی کە تۆ بتوانی دیونت پەرداخت بکەی و دیونت بدەی مرۆڤی ئاوا پەروەردە ئەکەن. بەڵام لە دنیای ئەمڕۆ گشتی ئەمانە گۆڕیاگە، فرشتێ گۆڕیاگە. ئەم قەوانە ئەو قەوانی پێشووترە نییە. بۆیە تۆ ئەوێنیت لەم دنیای غەربە هەر ئینسانی غەیرە قابلە پیشبینی وێت، هەر ئینسانی غەیرە قابلە پیشبینی وێت بە شێتی ئەزانن. شێدە. بۆ لە منتقەکانە ناڕۆ. مثال بەمە خزمەتتان، تۆ بڕۆ داوای کەنیشکێ بکە، پیاکی غەیرە قابلە کۆنتڕۆڵ بی، جێگەت مشخص نەوێت، نەتوانن بە قسە بتگرن، پیاکی نەڕۆیتە ژێرە بارە قسەی کەس، کەنیشکە پێ نادەن. ئێژە لەم پیاگە معلوم نییە ئەمێنێت ئەمرێ کێ لە کۆڵسوچێکا چقۆیەکی لێ ئەددا، ئەمەوە دەرد زندگی ناخوات و ناتوانێت کەنیشکەکەی ئێمە خۆشبەخت کات و ئەمە مەعاش خۆر نییە و ئەمە تەقاعودی ناگرێت و دەکێ کەنیشکەکەی ئێمە بژێنێت و سوحا کەنیشکەکەمان بۆ ئاوسی کاسی مناڵی بێ چ پێ بکەین و وردەڵی وردە و کەنیشکی پێ نادەن. بۆ ئێشە تۆک محل کارە مشخص وێ، کارمەندە دەوڵەت وی، دەرامەدێکی مشخصە بوێت، تعلقات بوێ تا بدەنی، وەگەنە پێت نادەن. تۆ بڕۆ داوایە کاسبی بکە، مەعامڵە بکە، بڕۆ ناوی بازار، ئێشە ماشینێ بخەیتە ژێرە پادەوە نەوشەیەکی گران قیمەتوێت و خەڵک بڕوا هەر کەسێوە نەوشەی خستە ژێرە پێی کڵاو بەردارە. بۆ تۆ ئەمە جارێ نیشانی ئەدەی دە دەفتەرەدا گەسەوە نەوشەیەک، کاوراتێتە ماڵەکە ئەنوارڕێت و ماڵەکە تا ئەوێنێ ملیۆنی تمەر قیمەت، ملیۆنی دۆلار قیمەتی ماڵەکەتە، دانیشێ لە ناوی ماڵەکە تا دەستێکەشت و قەی فەرشەکانە بزانێ ماشینیە یا دەسیە، حساوەکان ملیۆنێکیش وەسیلەی ناوی ماڵە هەست، حساوەکە سێ برات هەست، براکانە هەر کامیان شغڵی ئەمەسە تا ئاعتبار بە تۆەکە 10 ملیۆن دلار مامەڵەتێکی تۆکە. تۆ قابلە خوێندنەوەی وەلێ تۆ ئەگە ماڵە نەوێ، تۆ ئەگەر ماشینە نەوێ، تۆ ئەگەر شتێکە نەوێ وە قەرزدای بنی، ژنە نەوێ وە قەرزدای بنی و زەمانەتی قەرزەکە دای بنی، چوار پیاگە نەوێ بێن بوون و زەمانەتی قەرزەکە کەس قەرزە پێ نادا، کەس قەرزە پێ نادات. ئەمە جەهانێکەوە ئەمانە خوڵقاندگیانە. دەی لەم دنیای غەربە ئیمڕۆ ئەوانەی خەریکن حکوومەتەکەن گەنگەکانن، گەنگەکان و مافیاکانن. بڕۆن ئەوەی دوکان و بیزینەس دائانێ لە ئەکسەرێتی وڵاتانی غەربە ئێشە سەرانە بدات، وە گەنگە مەوادە مخەدر، وە گەنگە کالا، وە گەنگە قاچاق ئێشە سەرانە بدات. دانەیەکیش هەڵ ناسێتەوە بێژێ کاکە من ئەگەر قەرارە سەرانە بدەم وە گروهە گەنگە ئەم مەحەلە دەوڵەتە سوئد و دەوڵەتە دانمارک و دەوڵەتە ئاڵمان و دەوڵەتە بریتانیا دەی تۆ چکارەی؟ ئیتر ئێشێ بۆچی وە تۆ ماڵیات بەم؟ تۆ لەگرا ئەوێنی ئەنچێ دیاردەیە کە پێی ئێژن قێزەونی لە ناوی تەمامی ئەوروپا حاکمە.
موجودة جروب قال مختلفة قدرة دروس بوقات حج بنمايك أخلاقيش يعني إلا منفعة طلبي وبول نويت حجك يعني وكو آوي خواردنيش مروف أتلين نو مروف أكوجن بوليسيش حج غلط هناك بوليس شريكتيا بوليس أجر شريك نوي بوي كنترول ناكريويتو الشربر عليها حاكميات ولم شرا نايواتو حاكميات نايواتو دي أما اتفاقي ككفتقا ولتو أكفيتك دانيك كاوراي كاول ولا سرزمين خويا لتاو حارياقي وبوجودي وتجاوز بكريا يا درچو قاد كاس الدنيا غرب لقرا بولو سوشيالي لقرا بالي داقا سوق سيزلكا براستي أوروبا خوشو ومولاتيكي آزادو خوشم لي أقزريتو براستي كاوراي قوارب بچوك تو تواو وجود النبوغت هنا قواري بچوكتا جامن لدي بيتكان إشارة كان بكابرا يجم دهاتي حملي بيكم يا يجم رعية زادي بوجود أما سبقي هسكاكي جان تواوى انقلابات قرن بيستوم حج كامي لمحيط كارخانة اتفاق نكوتبا قشتي لمحيط الشار واتفاقات الشاري بقى من جملة كومن باريسيش بلام أوي كجريانات تشريكي هاوردنا والنحلي مبارزات تشب للادي كانوا دسي بيكرد بس سرفنت كانوا بدحقان كانوا دسي بيكرد أما باعث بو هجمونية لادي بسر شارة كان لقرب يستوما موجود وي شارية كان بفاسد وببي أخلاق وببي إرادة من وين دهاتي كان بإنسان قل محترم وخاص وقارمان وأمانة كدحقان وأونو نيروية شريكي أما باعث بو دهاتي شي بدن أفزل كان بسر شارية أما موديك بوا چپكان هاورديان دنيا امرو غورياغا اما ايتر شاهد زاوزي دهاتي نيين بلكو مطلقا شاهد ظهور شاركانين كأست لحالي حاضر ومنتك اواقس اكم حدود 2 مليار حلبي آواد زاق النشين وقتو لناو الدنيا موجودة إنسان قتو نشين إنسان لناو كثافته لجنا زندگی كر 2 مليار إنسان إما تك أوار بروين بويا إما أو أدبياته واتشب هاوردي فقيري قشن كردو كاوراي حلبي آواي فرزل كردو فوي بيا كردو فقري كرد ديار ديكي قشنگو فقيري وكزولي كرد شتيكي مهم وقورا بصلاح حاكميتي أزانين وحملي بيكين رعية زادگی بشتێکی گەورە نازانین و بشتێکی قێزەونی ئەزانین و حملەی پێەکەین ئەمە سیاسەتە مبارزاتی ئێمە نۆرمگەلێکە تەولیدە ئینسانە مطیع ڕامە دەستەمۆی هاڕیاگە دەسە دەسەڵات و قودرەتەکان ئەکات ئەیشکێنین وەلەبینیەوەی ئەگەر وەبیرتان بێت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وەختی خۆی کە دەسی پێکرد أم تولى حزبيانة وخطاب غير الرسمية حزبانة برانبر بأما أما بو كبيمان حيدري شيتا بو بيمان حيدري شيتا چون پەیمانە حەیدەری خوا هەڵی ناگرێ کراوات ناوەسێت و ناچێتە ناوە کتاوخانە دانیشێت و ڕەفتارەکانی منتەقی نیەن وەکو ڕەهبەرانی و ڕەهبەریەتە ئینقلابیکردنێ نییە دەسێ بۆین باخ و شەواڵ و کراوات و لە پشتە کتێوە دانیشێت و حملە نەکات بە ئەم و حملە نەکا بە ئەو بێژێ بەڕێز قازی محەممەد نێژێ قازی محەممەدە خائن قازی محەممەد ترسزاور قازی محەممەدە فاسد ناوێ بێژی چۆنەکرێ كاورا هەڵەگەڕێتو لە من سوالەکەژێ کاپەیمان یعنی ئیشی هەموو شتێ زەرب بدە سفر بکەین ئەرێدەی زەربی سەرفیەکەین یعنی پیاگیتیان نەبوو ڕاستبێژێ نەوەڵا پیایتیان نەبوو ڕاستبێژێ ئەم ڕەفتاری پەیمانە حەیدەریە و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ نامەئنووس بوو چون نە ئەی خواردە ناوە چوارچێوە منتەقیە ئەمانە بالئەخەرە من ئێشێ لە یەکێ بترسم بالئەخەرە من ئێشێ لە یەکی حەساو بۆم خۆ ناکرێ ئەمانە خۆیان لە گشت کەسی ئەترسن ذاتی نیە و لەبەرەوەی پێنێژن بێتەربیەت بەڕێز مەسعود بارزانی حتا بینەقاقای فاسدە کوڕە فاسدە بۆ ئێشێ پێبێژم بەڕێز قازی محەممەد دانێ ترسە زاورە خائن بوو بۆ ئێشێ پێبێژم بەڕێز قازی محەممەد لەسەر چی خەریکم واقعیەتەکەی ئێژم خۆم گەوجەکەم ئێوە گەوجەکەم بۆ ئیشی وا بکەمە ڕەفتارەکەی قەیرە منتەقیە
ڕفتارەکەی بە ئەقڵە منفعەتگەرای ئێمە ناخوان پیاگەیشی لە یەشتێ بترسێ ناوێ خۆ لە حیچێ دەترسێ ئەمە شێتەوا لە حیچێ ناترسێ ئەمە کامە مرۆڤ وا فکرەکاتەوە مرۆڤێک کە سیستەم تەولیدی ئەکا لذا دوکاندارێکی عەرەب ناتوانێ بڕوا بە دەوڵەتە سوئەد بێژێ من باج نادەم بە گروپ گەنگ سەرانە نادەم کاورای سوودیژیم کاورە کەرە بۆ سەرانە نادێ کاورە وە قەمەیەک و پەلامارتی داگە داوای 10,000 کرۆنەکە بۆ نایدیتی ئینسانە منطقی حساو کتاوەکە من 10,000 کرۆنم دەرامەتمە ئەدەم ئەمانە دەردەسەرم بۆ دروست نەکەن ماڵیاتی حکوومەتیشە دەم حکوومەت دەردەسەرم بۆ دروست نەکە لەگرا تۆیە بێدەسەڵات هاڕیاگە دەسەکی دەسە دەسەڵاتداران دەیدانەی عەرەب هەڵەسێت و بادیە نشینێکە ناڕواتە ژێرە بارام قسە کاورا بە قەمەتێتە ناوی دوکانەکەیش بە قەمە لە بەرامبەریا وێسێ پۆلیس سوئەد و دەوڵەت سوئدێژی غەڵەتە کرد وێسیایی تۆ شێتی تۆیشە تەسلیم و قدرەت بووی چۆن تەسلیم و قدرەت ناوی تۆ شێتی بیزنس مەکە جێ بێڵە بچۆ بازار واسە تۆیشە بەشی گشتی بدەی ئێمە لە وەها جەهانێکە خەریکی زندگیەکەین و حاکمیەت اقتدار ملیە خۆی لە دەستاگە ئێمڕۆژی تر ڕوبەڕووی مرۆڤە ئینقلابی ناوێتۆ ڕوبەڕووی ئینسانگەلە بێ هوڤیەتێک ئەوێتەوە هوڤیەت جەمعی لە گروپگەرە گەنگ و قاچاخە مەواد مخدر و قاچاخە کالاهای مختلفە سكس و ترافیکە سكس و خدمات مختلفة خوي أبينيتو و هوفية جمعية أقريت و أو جامعي و توماس هابز و تيشر قشتي بل عليه قشتي خليك الدروس أكاد آيستا حليم كردستانا بل يشاو خليكن برو أوروباتين فكرة كان لم أوروباونا چكارا حد لتركيا و دست بيكن لقاچاخ نفر و دست بيكن وارد گروپ مافیایی اون لسر ساحكي تركيا و لسر ساحكي پاترا و لسر ساحكي كالاس و لسر ساحكي تر اولو قاچاخچی لوی دسکن با قاچاخی جگره کردن دسکن با قاچاخی موادی مخدر کردن هر امانه حلیم کردستان واتین استل حلیمه قاچاخچی گوره مسعود بارزانی و نیچیروان بارزانی و بنماڵەی تاڵەبانین ئەمانە مشەخوەرە دەوریانن بەرە لەم حەلیمە تیمە گەورەی شتێت ئەوەسە قاچاخە مەوادە مخدر و کالا و ئەمانە هاتکەسە ئەم دێوە ئەوەڵین بەرخورتاندی بنەماڵەی بارزانی تاڵەبانی تەکە لاهورا دەرکەوتن شەڕە قاچاخچیەکان دەست پێکات لە نێوانە یەکتریە ئەمە خود حاکمیەت دەوڵەت ملت لەبینەوات ولی چی دروسەکە جامعه بێ ئەخلاق بێ پرینسیب لە یەکترازیاک بە گروپ گەلێکی جنایەتکار کە ئینسانەکان هوڤیەت جەمعیان لەناو ئەو گروپگەرە جنایەتکارە ئەگرن و ئەمە جەهانێکە کە ئەمانە خەریکن بەرەو پیری ئەڕۆن ئەمە ئەو جەهانەسەوە ئەمانە خەریکن بەرەو پیری ئەڕۆن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە وەها جەهانێکا گەرێکە نەزمە ئەم جەهانە بشێوێنێت و نەڕواتە ژێرە دەسەڵاتە هیچ کەسێکە گەرێکە تەحمیلە ئێرادەی خۆی بکا بەسەر ئێمە لەزا من ئەم مەقولە ئەکەمەوە وەختی هاتمە سەر ئەوەی کە دەوڵەتە ئێرانی هیچ نمودێکی عینی نییە ئللا یەکسری مؤسساتە ئینتزاعی و هەنێک دروشم چۆ ئیران مەبات تەنم من مەبات کاورای ئێرانی بە ملیۆن نەفەر لە شارە تارانە زاقە نشینە گۆڕخاوە لە گۆڕە ئەخەفێ نانی نییە بیخوا خەریکە حراجە لەشی ئەکا گەوتکەسە فاحشەگی سەرزەمینە ئێران ئەسڵەن متعلق بە ئەو نییە ئەو هیچ تعلقێکی بەو خاکە نییە و خاکە متعلق بە ئەو نییە چۆ ئیران مەبات تەنم من مەبات جۆکە دەرگاکانە ئەو جەهەنەمە بکەیتۆ بە ملیۆنها فاحشە و لەشفرۆش و کاوبەردار و برسی و گۆڕخاو تیا دەرەچێت کامە حب ملی و ناسیۆنالیستی و خاک کاورە کامە تعلقی بەم خاکە هەز ئەم خاکە کووە متعلقە بە ئەوە
ام خاکە متعلقە بە بڕێ بنەجوولەکەیە دەوڵەت وا دەستیان کێشاگە بەسەریا و هاوکاران و کارمەندانە ئەمانە وا شیرەی ئەم خاکە ئەکێشن و کاورا هیچێکی نییە لەو سەرزەمینە دڵی پێ خۆشکا و دڵی پێ بوەسێت. کاکە گیان تۆ گەرەکتە بڕۆی وامێ بگری کاورا تەماشاکە بزانێت تۆ ماڵێکە هەست، بزانێت تۆ برات هەست، تۆ خۆشکت هەست، تۆ ئابڕوت هەست، تا ئەگەر پوڵێکە پێ ئەدا تۆ ئەم پوڵە بی تۆ خۆت نەیدەی تۆ براکەت بیدا براکەت نەیدا باوکە بیدا خۆت نەیدەی تۆ ماڵەکەت بیدا ماڵەکەت نەیدا ماشینەکەت بیدا دەی تۆ ئینسانێکە دروست کردگە حەجێکی نییە کە مەخاک متعلقە بە ئەو. پس دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی دەسەڵاتێکی پوشاڵی درۆزنانەس و فوویەکی لێ بکە ئەکەوێت. دەسەڵاتە حکوومەتە حەلیم دەسەڵات جنایەتکارانەس فوویەکی لێ بکە ئەکەوێت. گوایە ذهنیەتی مرۆڤەکان گۆڕیاگە نازانن چه خەبەرە. چۆ ئیران نەبات تەنە من مەبات کواتەنە تۆ حتەنە تۆ هەر نەبوودە هەر نییەی تۆ. وەڵام من سەروەری وڵاتە مەپارێزم سەروەری وڵاتە بە چی ئەپارێزی؟ کامە سەروەریت ماگە تۆ؟ ئەمەسە ئەم ئتفاقی وا لە جەهانە ئەمڕۆ کەوتگە و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە قودرەتت تەمام شێوەیە دەسەڵات ئینسانە کوردی دائەنێ چون خوێندنەوەی ئێمە سەبارەت بەم دنیا کاملە دروستە. ئێمە لە ناوە بازیە هیچ ساختارێکی قودرەتە تەسلیم ناوین بەڵکو ساختارە قودرەتە خۆمان ئەسازین و قودرەتەکانە ئەوان هەم بە چاڵش ئەکێشین هەم تەلاش لە ڕاستای نابودیانەکەین. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ جەریانێکە وا گەرە کێسی بازی لە گشتی بشێوێت بۆیە لە ئەخڵە ئەمانە ناخوە حساو دوو تا چوارتا ناخوات. ئەمانەیشی بترسن ئەمانەیشی کۆتا بین ئەمانەیشی سەرانە بن و باج بن. ئێمە ئەم کارە ناکەین پێمانێژین شێت. بۆیە تۆ مشتێ فاحشە ئەوێنی دەمەکەی تۆ بە ئەتیکتە ڕەوانی قسەتە کاکە. فۆکۆ ئێژێ کشیش و ڕەوانشناس هەرتیان یەک کارەکەن. کشیش لەسەر ئاعتراف و مەسائل جنسی وێسیاگە ڕەوانشناسیش لەسەر ئاعتراف و مەسائل جنسی وێسیاگە. تازە ئەڕۆیتە لای ڕەوانشناس پوریشی پێ ئەدەی منەت ئەخاتە سەر تا ئاعتراف و لێ بسێنێەوە لە مەسائل جنسی تا شروع بکەوە قسەکردن تەکتا. دەی ئەم زەهنیەتی چۆ ئیران مەبات تەنەمەن مەبات وەختی تۆ بیشکێنی کاورای کارتون خاوە سیگار فرۆشە کنارە خیابانە کاورایە ئەلافە گتۆنشینە بۆگەن تێتە دەستی ئەمە گشتی شعارە واقعیت ئەوەسە ئەو تعلقی بەم خاکە نییە ئەو خاکەش تعلقی بە ئەم نییە. ئەو نە قودرەتە نە میلەتێکی خیاڵی کە ناوینیاگە ئێران قودرەتە نە دەوڵەتە فاسدەکەەوە دەستی کێشاگە بەسەر سەرچاوەی ئابووری و دەسەڵاتەکە هیچ حێزێکی جددی هەست. هێز جددیە دەوڵەتە ئێرانی لە خەسیاگیە مردمەکە تێت. مردمەکە خەسیاگەوە لە جنایەتەکە خۆی سەری کردگەسە کاوڵە خۆی خەریکە خۆیە خوا خۆی خەریکە خۆی تەقلیلێدا بۆیە دەوڵەتە سوئد دەوڵەتە ئینگلیز وە تۆی کاسب ئێژێت تۆ خەریکی ساڵێ 50,000 پۆند دەرتێری غەڵەتە کرد. تۆ حق 15,000 پۆند حق نییە بێت تو ساحبی 50,000 پۆند بیسی ئەدەی وە سەرانە بیسیشی ئەدەی وە دەوڵەت تۆوە ئەتوانی بژیت. ناوێ لە گرایەکی پیا بێ فکرکە من حقمە ساڵێ 50,000 دلارم بێ بۆ خۆم ناتوانی. ئیشە بەشی گشت کەسێ بی بەشی کۆمپانیە بیمە بی بەشی بیمەی ماڵ بی بەشی بیمەی عمر بی بەشی نەشناڵ ئینشورانس نامبر بدەی بەشی ئەمانە ئیشی گشتی بدەی. بیمەیە ماشین سەرانەیەکەوە زۆر لێتەسێنن. دەی من ماڵیاتە ماشین ئەدەم لە خیابانەوە بۆچی ئێشێ بیمەی ماشینیش بەم؟ دەی من ماڵیاتە دەرامەت ئەدەم تەکس شارداری ئەدەم ئیتر بۆچی ئێشێ ماڵەکەم بیمەکەم؟ ئەی تۆ چکارەی؟
لذا مرۆڤێکی دائما قەرزار دائما هاڕیاک دروستەکەن مرۆڤێکی بێتەعەلوق مرۆڤێکی بێدەسەڵات مرۆڤێکی بێهۆڤیەت وا ئەمانە لە ئێمە دروست کردەگە بەیە زەهنیەتێکی ئەحمەقانە بەیە زەهنیەتێکی دۆڕیاک ئەمەی من مختصەرەن لەگرا ئیشارەم پێکردوە لە دیبێتەکەی پێشووتری شۆوتم قابلەکردنەوەست بەڵام بۆ خاتری ئەوەی کە من کاتم نێ بەدەسۆ تا فۆرجەیە کە ئەتوانم دانیشم ئەم مەسائلە بکەم و بە شێوەیە تیتروار و کۆرنۆمەتری ئەیان کەم بە دیبەیتگە لە کۆتا کۆتا تا بتوانێت تەئسیراتە خۆی دابنێوە لە ئایندا مفەسەڵەن لەسەریانە قساکەین لا ئێوە خۆش